بسم الله الرحمن الرحيم بناوي خداي بخشند و مهربان والعاديات ضبحا فالموريات قدحا فالمغيرات صبحا سوێن بەو هۆکارانەی کە تیژ ڕەون و نرکە و ناڵەیان لێوە دێت بەو هۆکارانەی کاتێک کە ئاگر دەکەنەوە و بزیسکە دەدەن بەو هۆکارانەی کە لە بەرەبەیاندا هێرش دەبەنە سەر ئۆردووی دوژمنان فأثرن به نقعا فوسطن به جمعا اینجا دەبنە هۆی بەرپاکردنی تەپ و تۆز و گەردەلوول لەو کاتەدا خۆیان دەکەن بەناو جەرگەی دوژمناندا إن الإنسان لربه لكنود سوێن بەوانە هەمووی بەڕاستی ئادەمیزاد لە ئاستی پەروەردگاریدا زۆر ناسوپاس و حەق نەناسە وإنه على ذلك لشهيد وإنه لحب الخير لشديد خۆشی شایەتە لەسەر ئەو حاڵەی خۆی ڕۆژی قیامەت دان بەکەم تەرخەمی خۆی دادەنێت بێگومان ئادەمیزاد لە خۆشەویستی ساماندا زۆر بەتین و هەڵپەیە کە دەستی لێی گیر بوو ڕەزیل و ڕژد و چروکە أفلا يعلم إذا بعثر ما في القبور وحصل ما في الصدور ئایا ئەو جۆرە کەسانە نازانن چی پێش دێت کاتێک لە گۆڕەکان هێنرانە دەرەوە و زیندوو کرانەوە هەرچیش لە سینەکاندا هەیە هەر هەمووی لە کارنامەکاندا بە تۆمارکراوی ئاشکرا کران و خرانە بەردەست إن ربهم بهم يومئذ لخبير بەڕاستی پەروەردگاریان لەو ڕۆژەدا ئاگادار و شارەزایە پێیان بە وردی دەپرسێتەوە